باشە خۆشەویستان، ڕێزە حورمەت بۆ هەموو لایەک هیوادارم کە لە هەر گۆشە و کەنارێکی ئەم دنیاە هەن ساق و سەلامەت بن. ئازیزانی بەندەی مخلیس ئارام ئەحمەد، با کۆمەڵ شتێ تەرتیباتی بکەین. بە ئەمەش ئاوای لێ بکەین. پەلەمەکەن هەمووتان بەخێر بن ئازیزان، بەخێر بن، سەر چاوانی من هاتن. تاو بەخێر بن. پەلەمەکەن لەو تیکتۆکەیە ئەمەوێت وەزە سەیری کەم هەندێک کەسێ بەڕاستی زۆر بێڕێزە جنوشت ئەدا خۆی ئێستا مناقەشە و گفت و گۆشت نەماوە. بەڕاستی هەر کەسێ هەڵەسێ بە ئارەزی خۆی کۆمەڵە گوێ ناوە خۆی خاڵیە کاتەوە تەواو. ئارە وەڵام من باشم خاڵە، جا من عیبم چییە کەک؟ من دایمە باشم. نە بڕوان بەسەر کەوتن هەیە، نە بڕوان بە دۆڕان هەیە، بڕوان بە هیچ شتێک نییە. من واگە دەبێت دایمە باشم. من قوربانی ئێوە، ئێوە خۆتان گوڵن، خۆتان ڕێستان هەیە. ئەوە سێری نایەگەکەم لە تیکتۆکە، بەڵام دیارە ئەو ناوە نابینم. ئازیزانم، شەو کۆمەڵی قسە و باسان بووە کەم هیوادارم کە بتوانین سوود لە قسە و باسەکان ببینن. یەک دوو دەقیقە وەسین تاوەکو هەموو بەڕێزان کۆ بنەوە، پاشان ئەچینە ناو قسە و باسەکانەوە. ماشەڵڵا کە گەرمە. ئەوە چییە؟ هاوارێ هاوار واش. ئازیزان، ئەمشەو چەند سەرنجێک ئەین لە کاندیدەکان، پاشانیش ئەچینە سەر کۆمەڵی قسە و باسی تر لەسەر یەکێتی و پارتی بە تایبەتی، و هیوادارم کە ئەمشەو بتوانم پەیامیشی باش بگەێنم بەگوێ هەموو لایەکە. هەمووتان ڕاستی ئەزانن کە ڕۆژگارێک ڕەخنەگرتن لە پارتی وێشێتی باعیسی سەر بوو. تیرۆرکردنی کەسانی وەکو عەبدولستار شەریف، وەکو سەردەشت عوسمان، وەکو کاوە گەرمیانی، وەکو ویدات، وەکو مەلا هوشیار، و دەیان خۆپیشاندەر، دەیان قەڵەم بەدەستی تر کە مەسەلەن هەموو ئەمانە دەرخەری بەهێزی کاریگەری ڕەخنە بوو لەو ڕۆژگارانەدا کە دڕی بە شەوەزەنگی تاریکی ئەو حکومڕانیەدا بوو کە نزیکەی 35 ساڵە لە باشووری کوردستانە خەریکی چەتەیە. هەڵبەتە کاریگەری ڕەخنەی نووسەرە ڕاستەقینەکانی تاراوگەشت، ئەوانەی کە هەتا ئەمڕۆیش بە نمونە بەشێکیان هەروە سەرقاڵن، هەرچەندە هەندێکیان هەن زۆر جێنفرۆش و ئەلەم بابەتانن، بەڵام بەهەرحاڵ بۆ ئەو چەند ئینسانە کە توانیویانە بە ئوسوڵ قسە و باسکەن، بەڕاستی کار و ئەوانش جێگای تەقدیرە و جێگای ڕێز و ستایشە. ئازیزانی ئارام ئەحمەد، ئەمڕۆ ئەو شێوازە لە ڕەخنەگرتن لە پارتی وێشێتی نەکەر ئازایەتی نییە، بەڵکو مێدیاکانی خۆیان بانگی ئەکەن و پێت ئەڵێن جنێومان پێ بدە بۆ ئەوەی بەرگری جەستەیی حیزبەکەیان بەهێز بێت. ڕەخنە بە نەزەری ئارام ئەحمەد کاتێک مانای هەبوو کە حیزب ترسی هەبوو لەوەی ڕەخنەکان ببن بە کردار،
ئەمڕۆ چیتر شیعاری هەڵبژاردن بچووکترین هەستی خرۆشان لەلای دەنگدەر دروست ناکە، هیچ شتێکی نوێ بەرهەم ناهێنێ. ئەگەر ئێستا سێری باشووری کوردستان کەن چونکە ئۆپۆزیسیۆنی نییە، چونکە هەمویان وەکو یەکوان هیچ بانگەشە و ئەمانە هیچ ئەرزش و قیمەتێکی نییە لە واقع، بۆ لەبەرەوەی کە کەسانێکی دژ بەمانە نییە لە مەیدانەکەیان. بۆیە خۆشەویستانی من کۆمەلگای کوردی ئەوەی تێپەڕاندووە مێدیا و مێدیاکار و کاندیدی لیستەکان بۆ ڕوون بکەنەوە کە دۆخی ئابووری خراپە، گەندەڵی هەموو شتێکی گرتوتەوە، پارتی وێشێتی دیکتاتۆرن، جاشی نێودەوڵەتین، چوزانم دزن، جەردەن، مافیان، هەتا ئەمانە. باشە حکمی ڕەشی دیکتاتۆریەت لە کوردستاندا بە جۆرێکە هەموو کەس ئەو ڕاستیە دەبینێ ئیلا مەگەر کەسێک کە بەخشراو بێت ئەجینا بڕۆ لەگەڵ پارتیەک یا یەکێتیەک دابنیشە لە هەرچی پەرلەمانتار و کاندیدی ئۆپۆزیسیۆنە ورتر و باشتر ژمارەی داتات بۆ ڕیز ئەکا لەسەر پارتی وێشێتی لە هەموو ئەو چاپەڵی و ناشینیانەوە کە ئەم دوو حیزبە هەیانە. خۆشەویستان، تەنانەت زۆرێک لە کادیرەکانیشیان لە میدیاکان بە ئاشکرا باسی گەندەڵیەکەن ئەو چەکەیان لە دەستی ئۆپۆزیسیۆن سندووە کە تاوەکو ئێستا پێیان ئەنازی. هەڵبەتە ئەم قسانەی من بەمانای ئەوە نییە بێدەنگ بین، باڵکو دەبێت دەستژایەتیکردنی دەسەڵاتدا نەکەوینە ناو هەمان کەلتوری دەسەڵات و هەمان ئەو شتە دووبارە نەکەینەوە کە دەسەڵات ئەنجامی داوە و ئێستای ڕۆژانە ئەنجامی دەدات. خۆشەویستانی من کاتێک هەموو بوونت بریتی بێ لە ڕەخنەگرتن لە شتێک و خۆشت خاوەن پارادایمێکی نوێ و جیاواز نەبی لەوەی ڕەخنت لێ هەیە و خۆت پرۆژەیەکی فکری فڕەڕەهەند کاریگەر گشتگیرت نەبێ کە بتانی هێزی مرۆیی بۆ کۆبکەیتەوە و بیکەی بە کردار واتە پراکتیزەیکەی ئیتر کە تۆ ئەوەندە نەبێ دوجار کۆپیەشی خراپی دەسەڵات و دەشتەوێ ببی بە شتێک لەو واتە ئەدەوێ لەو بشی لە ڕاستیە. تەنانەت بەدەن لە لیست و حیزبەکانیش بەداخەوە ئەمڕۆ هەڵوێستە وەرگرتنی زۆرینەی ئەوانەی قسە ئەکەن و دەنووسن بووە بە خەتوکەدانی هوشیاری سەتحی کۆمەلگا لە دوو گوتاری بێفکر و بێمەعریفەیە کە من ئێستا ئەو دوو گوتارە بۆ ئێوە ئاشکراکەم. یەکەمیان بریتیە لە جنێودانێکی ڕوت و ڕەخنەگرتنێکی هەزار بارەوە بوو لە دەسەڵات کە ئەمە ئیتر بەمانای کەلیمە بەڕاستی بێتان بووە، یعنی وای لێ هاتووە بە جوێنی ئەخلاقی بە خوشک بە دایک بە ژنی ئەمەی دەسەڵات ئەوی دەسەڵات کە بەڕاستی ئەمە هیچ مانایەکی نییە. دووهەمیان بریتیە لە بەکارهێنانی هەندێ ئاەتی قورئانی پیرۆز و بابەتی دینی وەک ماسکێک بۆ گەیشتن بە مەرامە شەخسی و تایبەتەکان. زۆربەی ئەوانەی کە خۆیان کاندیدەکەن ئەچن نوێژەکەن باش نییە بەسەرخۆشیش بێ هەن نوێژەکەن ئەچن نازان خۆیانەکەن بە شتێکی ئەوە بۆ ئەوەی کە بتوان لە ڕێگەی ئاینەوە دەستیان بە شتێ بکە و گیرفانی خۆیان پڕکەن. بۆیە هەڵوێست ئەبێت لە قوڵایی جیهانبینیەکی گەورەتر و دووربینتر هەڵبقوڵێ کە نەچێتەوە سەر هەمان ئەو سەرچاوەیە کە تاوانەکەی لێیەت کە یەکێتی و پاتیە، چونکە مانای خۆی لەدەست ئەدا و قورسایی خۆی ئەدۆڕێنێ وەکو ڕۆژانە ئەبینین لەو بەیاننامە و ئیدانەکردانەدا دەبینین کە هەمویان دەڵێ یەک کەس وەکو داڕشتێکی جۆکە نووسیوێتی واتە هەمویان بەڕاستی لە یەک ئەچن و یەک مانایان هەیە و بۆ خۆی فۆرمێکە. دیکتاتۆریەت خۆشەویستانی ئارام ئەحمەد چەندە مەترسیدارە، پۆپۆلیزبوونیش بە ناوی بەرگری لە خەمی گشتی 100,000 جار لە دیکتاتۆریەتەکە مەترسیدارترە و بەڕاستی تاوانترە. بۆیە ئێستا هەندێک کەس کە ناوم ئۆپۆزیسیۆنی درۆینە بەڕاستی ئەوانە لە خەمی گشتیانین بەڵکو پۆپۆلیستن بەمانای کەلیمە. دەربارەی ئەوانەیشی لە ناو یاریە پڕنمایش و دیزاین کراوەکاندا ڕۆڵە بینن بە ناوی کاندید ڕەنگە ئەو وەسفە بێ کە بەختیار عەلی بۆ کەسێتی کاندید کردوێتی لە وتارەکە پێم وایە ئەگەڕێتەوە بۆ 15 ساڵێک بەر لە ئێستا. بەختیار کەسێتی کاندید وەکو بوونەوەرێکی بچووک، بوونەوەرێکی لاواز، بوونەوەرێکی پڕخورافیاتی عاشق بە دەسەڵات ئەبینێ کە ئێوێ لە جێگەی خۆی ڕابکە بۆ ڕزگاربوون لەو ترس و بێهێزی و گرگنیەی کە ناخیتە نیوە بۆ چنینەوەی هێزی ئەوانی تر بۆ خۆی هەتا هەست بە بوونی خۆی وەکو بوونەوەرێکی مادی بکات. کاتێک چیتر بەو کەسایەتی خۆی ڕازی نییە نایەوێت چیتر لە چوارچێوەی ئەو کەسێتی ئاساییەدا بژی کە هەمومان هەمانە، هەمومان خاوەن بەڕاستی. بۆیە کاتێک دەیەوێت لە بنی کۆمەلگا و مێژوو قسە بکە هەمیشە جۆرێک لە تەماح و هەڕەشە لەگەڵ خۆی هێنێ. هەڕەشەی ئەوەی گەر لە ڕێگەی ئەوە نەبێ هەمومان نەکەوێنێ دەرەوەی مێژوو.
دووربین لە بەشداری ڕاستەقینەی دەسەڵات و ناوەندی بڕیار بۆیە ئەم دوێنێ کەسێک بۆ منی نووسی بوو لەم جەماعەتەی کە ئەوسین درێنن ئەڵێ کاگەرم وەرە مەیدانەکە بەهین مۆسە ناوی چیە چاوەڕوانی لایەک و کۆمێل مەکە لە کاتێکە ئەوانن بەڕاستی هەمیشە چاو لە خواری لایەک و کۆمنتەکان یعنی ئەمانە دەیانەوێ وا خۆیان دەربخەن کە ئەبێتە قەڵغان یا ئەڵقەی نێوان تۆ و دەنگدەر وەکو سەرۆکی حیزب کاندید دەیەوێت جارێک هەڵبژێرێ تا بۆ ئەبەدیت بتوانێ و بۆ هەمیشە بڕیار لەسەر هەموو شتەکان بدا ئەو تەنیا یەک پرسیارمان لێ ئەکا متمانەم دەوێ باشە یا متمانەم ئەدەنێ یان نامەنێ تەنها ئەمەوێ پرسیارەکە بەپێی هەموو پێودانژیە بەپێی هەموو ئەقڵیەتێک پرسیارێکی سوبێکتێکی ترسا و دوودڵە بەڵام سوبێکتێکی ترسناک کە هەموو شتێک ئەکا بۆ ئەوەی خۆی جوان بکات لە کاتێکە هەمومان ئەزانین بەڕاستی کە ناشرینە کاندید هیچ کاتێ ناپرسێ تۆی دەنگدەر چیت تۆی دەنگدەر هیچ نیت جگە لە کۆیلەیەک کە بەبوونی سەلماندنی وجودت دەبێت شەرعیەت ببەخشیتە سەروەری ئەو وەکو فریاد ڕاستێک لە کاتێکە ئێمە تەجروبەی 35 ساڵی ڕابردوومان هەیە کە ئەم دەسەڵاتە و ئەوانشی کەنیان ئۆپۆزیسیۆن بوو دوجار هیچیان نەگۆڕی گیرفانی خۆیان نەبێ بەمانای کەلیمە کاندید کونێشی گەورەی پێویستە بە پەنجەی هەزاران کەس بۆ پڕبوونەوەی واتە ئێوێ بە هەر جۆرێ بێ تۆ ئەو کونانەی بۆ پڕکەیتەوە بۆیە کاندید ئاماژەیەکە بۆ مرۆڤێک لە دۆخی بێفۆرمیدا بۆ بوونەوەرێک کە لە وجودی پێشینەی خۆی دڵنیانیە تەنیا بەدەست بەسەرداگرتنی ئیرادەی بڕیار و متمانەی تۆ دەتوانێ بوونی هەبێ و ئەتوانێ خۆی پێناسە بکە بۆیە پێش دەرچوون نازانێت چیەیە جگە لە بوونەوەرێکی ترساوی خاوەن تەماحی ئەهریمەن ئاسا کە لە ڕێگەی خاڵیکردنەوەی دەنگی تۆوە ئەتوانێ بژی ئەتوانێت جیرفانی پڕکە ئەتوانێت چوزانم ژیانی خۆی خۆشکە بۆیە هێزی کاندید لەوەدایە کە هەزاران کاندیدی دەسەڵاتی خوانی پێ ببەخشن و پەیمانی لەگەڵا مۆر بکەن پەیمانێ لە هەموو شتێک بشێ تەنها لە پەیمان نەبێ باشە کەواتە تۆی دەنگدەر ئیمزا لەسەر کاغەزێکی سپی ئەەکەی هەموو دەسەڵاتی خۆت دەبەخشی و هیچی ژوەر ناگری لە بەرامبەریە هەر بۆیە پەیمان لەگەڵ شەیتان باشترە لە پەیمان لەگەڵ کاندیدا بۆیە هەموو ئینسانێکی عاقڵ هەموو ئینسانێکی وشیار ئەتوانێ پەیمان لەگەڵ شەیتانە مۆرکە ئیمزایکە بەڵام بەڕاستی حیفە لەگەڵ کاندیدی ئەوانەی کە ئێستا لەسەر ساحەی کوردستانە هەن ئەو پەیمانە مۆر بکە بەڕاستی حیفە و خۆی گیرکردنە چونکە سیستەم ئەوێ هەمووان بەڕەهایی بێدەسەڵات بکە لە کەسێتی کاندیدا هێزی کۆمەلگا بە تەواوی مانا قەتیس بکە واتە بوونی خۆی لە نەفیکردنی دەسەڵاتی سروشتی ئینسانەکاندا داڕشتووە هەموو شتێ نەفیەکە تەنها لە پێناوی خۆیان کاندید نوێنەر نییە بۆ ئەوەی دەنگی تۆ بەگوێی دەسەڵاتە بگەێنێ بەڵکو نوێنەری دەسەڵاتە بۆ ئەوەی کۆمەلگا لە دەسەڵات بخات هیوادارم کە قسە و باسەکانم بە تەواتی ڕوون بێ بوونی ئەو نیشانەیەکی گەورەیە بۆ نەبوونی ئێمە ئاتە بۆ نەبوونی کۆی کۆمەلگا کاندید وەهمی دابەشکردنی دەسەڵات دەبەشێتەوە دەیەوێت لە ذهنیەتی دەنگدەردا بیچەسپێنێ گوایە هەمووان لە دەسەڵاتە بەشدارن بۆیە ئەگەر تۆ بڕۆی دەنگبەی بەم هەموو کاندیدا کە ئەچنە بەغایان لە هەولێر دەسەڵات ئێوێ بڵێ ئێوە هەمووتان لە ڕێگەی دەنگدانەوە ئێوە لەم دەسەڵاتە بەشدارن لە کاتێکە بەڕاستی کەسیش بەشدار نیە لەو دەسەڵاتە باشە بۆیە کاندید ئەو ئەکتەرە بچووکەی شانۆکەیە دەیەوێ ئەو هەمە سەوسکە کە ئەو دەسەڵاتێکی هەیە ئێمەش دەڕێگەی ئەو دەسەڵاتەوە دەسەڵاتێکمان هەیە یان ئاوایە باشە بۆیە کاندید پردێکی کاتیە ئەو دەمامکەیە سیستەم ئەیکاتە سەری تا ناوێکی تر لە خۆی بنێ کە ناوی خۆی نیە لە واقع باشە ناوی خودی دەسەڵاتەکەیە لە کاتێکدا سیستەم بە سەرمایەدارە گەورەکان و بنەماڵە گەورەکان و ئەفسەرە گەورەکان و دیندارە گەورەکان و سەرۆکە ئەبەدیەکانی خۆی حکم ئەکا لە باشووری کوردستانە بەڵام ئەو دەمامکە هەر سیستەم نایکاتە سەرمان هەتا ئێمە نیان ناسینەوە بەڕاستی بەڵکو دەمامەکێکیشە ئێمە دەیکەنێ سەری خۆمان هەتا بێدەسەڵاتی و زەوتکردنی ئیرادەی خۆمان نەبینین باش نییە بمانوێت لە ڕێگەی ئەوانەوە علەساس ئیرادەی خۆمان تەسبیت بکەین کاتێ ئەکتەرێکی کاتی قورمیشکراو ڕۆڵێکی پێدراوە دواتر کرێی نمایشەکەی پێ ئەدرێ و دەڕوا و بیرەچێتەوە
بڕۆ سێری 20 ساڵی ڕابردووکەن باش نییە ئەم هەموو کاندیدا هات هەمووی ڕۆشن و بیر چوونەوە هەمیان کۆتاییان پێ هات ئەوانەی گۆڕان 25 دانە دوایی 8 دانە دوایی 12 دانە ئەوانەی یەکێتی ئەوانەی پارتی هەمووی هاتن چون هاتە چون هەمووشی لە بیر چوونەوە هیچ ئەسریش قیمەتێکیان نەما بۆیە کاندید بوونەوەرێکی بێماهیەتە کە هیچ کات بەهای لە خۆیەوە هەڵناقڵێ بەڵکو نرخی تەنیا بە نرخی ئەو شانۆگەریەوە بەسراوە کە تێیدا بەشدارە شتێکی تر نییە هەندێکیان وەک ئەو کاڵایەوان یەکجار مەسرف ئەکرێن دواتر وەکو پاشەڕۆی پیس فڕێ ئەدرێنە دەرەوەی شانۆگەریەک باشە ئەوانەش لەسەر کرێزلی ئەم نایشە بەڕاستی ئەژین ئەوانەیشی بۆ جاری دووهەم و سێهەم دەهێنرێنە سەر سەحنەی شانۆکە بە هەمان وشە و ڕستە و قسەی پڕباق و بریق دێنەوە بۆ فریودانی خەڵک لە واقع لە کاتێکدا خودی کاندیدی جاران کاتێک تێ ئەگەیشتن کە فرێ دەدرانە دەرەوەی شانۆگەریەکە بەڵام ئێستا پێشوەختە تێگەیشتون کە چۆن بەکاردهێنن بەس موچە و ئیمتیاز بە مانای کەلیمە دوو لە ڕووی ئێوە کەری کردووە لە واقع باش نییە ئەگینا ئێستا هەموو خەڵکی کوردستان ئەزانێ کە ئەوانەی خۆیان کاندید کردووە چەند سووکن لە واقع هەموو کەسێک ئەزانێ ئەم هەموو ماستاوە ئەکەن ئەم هەموو سەرشۆڕی قبوڵەکەن تەنها بۆی موچەیەکیان نەبێ یعنی ئەمانە بۆچی دوو لە ڕوویەوە کەربوون تەنها لەبەر موچە و ئیمتیازەکە لە حەقیقەتە ئەوە ئەرچی تۆی دەنگدەر نییە بێ بەڕاستی لەم کەرێتیا بەشدار بی و پێی ئەم کۆمەڵە ئینسانە ئەحمەقا دەنگی بیتێ بچێ لە بەغا بۆ خۆی پارەی خۆی پێ بکە تۆش نان نەبێ بی خۆی ئازادیت نەبێ مافت نەبێ هیچت نەبێ بەڕاستی بۆیە ئازیزان ئێستا سۆشیال مێدیا بۆتە مەیدانێک بۆ شانۆیەکی دیجیتاڵی هەمویان هەزاران پێیژیان کردوتەوە و خەونوسکەیان باتەوە بە لای لایەک و کۆمنتەوە بەڵامیان بە ئارام مەحمۆڵن بەلا ئەوە دامنیشە وازانی ئەمە ئیش و کارمان ئەوەیە من نەخۆم کاندید کردو لە ژیانما نەقەنەعەتم پێ هەیە نەلەو سیستەمە چاپەڵەی پارتیەکە دیشا بەشدارە بم چ لە هەولێر یان چ لە بەغدا بەڕاستی ئاسانیش بوو بۆ ئێمەمانان ئەگەر ئەو کارمان بکردایە بەڵام بەڕاستیەوە ئیشی ئێمەیە ئەمە بەشێک بوو لەسەرێک کە پێتان بڵێم چەندین دایبەتیشمە بێ کە بە هەمووتانەوە هەوڵ بن بەڕاستی کە بەشداری مەکەن لەم هەڵبژاردنا کە ئەکرێت بەم قسە قۆڕ و قسە پوچانە مەخەڵەتیان ئازیزانی ئارام ئەحمەد ئەگەر کەمترین خەڵک بەشداری بکە باش نییە لەبارەی نێودەوڵەتیەوە ئەمانە هیچ ئیعتیبار و هیچ متمانەیەکیان نامێنێت جا ئەچێ تەزویر ئەکا هەچەیەکە مشکلەی خۆیەتی گرنگ ئەوەیە من لەم بەربەریەتەیە بەشداری نەبم مهم ئەوەیە من ئەم پەنجەی خۆم بەشداری تیا نەکەم بەڕاستم بە دەم و چاوە پەنجەیە من بەشدار نەبم لەو شتە قۆڕەی کە ناویان ناوە هەڵبژاردن و کاندید و ئالم بابەتانە اینجا ئەچمە سەر کۆمەڵی قسە و باسی تر خۆشەویستانی ئارام ئەحمەد هەمووتان ئەزانن کە ساڵانێکە هەمومان لە سەردەمی پاڵتاکەوە پێشتریش خیانەتەکانی بنەماڵی بازانی سەلمێنراوە هەمومان ئەو ڕاستی ئەزانین هەزاران جار زیاتر ئێمە باسمان کردووە و دیسانیش لە ئایندەی ترا هەر باسیەکەینەوە یعنی مێژووی ئەمانە ئێمە نووسیمانەتەوە مێژووی پڕ لە خیانەت و ئەلم بابەتان بەڵام شتێک لەناو پارتیان نییە ئەویش ڕەنگە کەس دەرچی پێ نەکرد بێ ئارام ئەحمەد دەرچی پێ کردووە ئەویش لەناو پارتیا شەڕەژنیتیانە بوو یعنی شەڕەژن لەناو پارتیان نەبوو خائین بووە دزی کردووە نەوتی هێناوە پاسداری هێناوە سیوێکی ئابی کردووە تورکی هێناوە فڵانی ترۆر کردووە فڵانی کوشتووە بۆگەنە پیسە چاپەڵە هەموو ئەمانە ڕاستە باشە بەڵام شەڕەژنیتیانە بوو ئێستا کێشەی سلێمانی شەڕەژن خواردوێتی خۆشەویستانی ئارام ئەحمەد باشە شەڕەژن دەڤەری سلێمانی وێران کردووە باشە یەکەم ژن هێرۆی برای مەحمەد بوو کە بوو بە خانمی یەکەمی عێراق ئەویش پارەی باشی پێیا کرد بەڵام فریای ئەوەی نەکەو کە بیخوا دوای ئەو کە ژنی بەرهەم بووە خانمی یەکەم هێرۆ و کچانی برای مەحمەد بەتەواتی فێیان لێهات چونکە کێشەی ئەوینداریەکی فاشلیان هەبوو لەگەڵ بەرهەم ساڵحا لە بەریتانیا کۆن باشە کاتێک کە ژنی بەرهەم ساڵا بوو بە خانمی یەکەمی عێراق بەتەواوی ئەمانە شێتگیر بوون و فێیان لێهات و پێم وایە نەخۆشی هێرۆخانیش لێوە سەرچاوی گرت نەیەتوانی تەحملی ئەوە بکا کە ژنەکەی بەرهەم ساڵح ببێ بە خانمی یەکەمی عێراق کە ئەم قۆناغیش تێپەڕی خۆشەویستانی من قۆناغی دۆم هاتە پێشەوە ئەویش ژنی فواد مەعسووم بوو بە خانمی یەکەم باشە ئەمیش دیسان گڕی بە دەرونی نەخۆشانەی کچانی حاقدی برای مەحمەد چونکە برای مەحمەد خۆی کەسێکی حاقد و دەڕەژ بووە و سەرچاوی شەڕی ناوخۆ بوو کە دەیان هەزار کەسی تیا کوژە لە ڕێگەی جەلات تاڵەبانیەوە
باش دیێ دوای ئەمە کە ئەمەی فواد مەعسوومیش بوو بە کۆتایی پێ هات شەڕەژن هەروە بەردەوام بوو دوای ئەمە پاڤڵ تاڵەبانی ئەیویست بە هەر جۆرێ بێ مەلا بەختیار بکە بە سەرۆک کۆمار باشە کاتێک کە لاڤەی ژنی ناویچێ پاڤڵ کە ئەو کاتە ژنی بوو سەری گیانە بوو بۆ کەزانی پاڤڵ مەلا بەختیار بکە بە کاندید بۆ سەرۆک کۆماری یەکسەر گڕی گرت وتی من ڕێگە نادەم مێدیا کە ژنی مەلا بەختیارەوە باوە ژنی منە ئەو بێتە خانمی یەکەمی عێراق باشە سێری ئەم هەموو شەڕەژنەکە کە لە ناو بنەماڵی تاڵەبانی و ئەمانەیە چەند وجودی هەیە بۆیە شاناز دوای ئەمە بە جۆرێک پانی کردەوە بۆ بنەماڵی بازانی نمونەی پانکردنەوەی وا بەڕاستی بوونی نییە چەند جار باسم کردووە هەر لەو ساڵەیە من قسەم لەگەڵ شاناز ئیبراهیم ئەحمد کرد وتم بۆچی ئەم ساڵ لە سوێشی ئابا قسە ناکەی لە کاتێکا کە هەموو سوێشی ئابا قسە کردووە وتی ئارام گیان بەخوا بابەتێکم نووسیوە نردوومە پاک نووسیکەن و ئارم بابەتانە تەڵە من زانیم کە ڕاز ناکە ئەوە بوو ئەو ساڵە باسی سوێشی ئابی نەکرد ئەوە بوو لەتیفە گێلۆکەیان کردە سەرۆک کۆمار و شاناس بووە خارمی یەکەمی دەباشان هەمووشان ئەزان لەتیف کوڕی جەمالی خەزێنەیە کە باوکی لەو لە سەدەمی مەلیکا لەسەر دزی کە بەڕێوەبەری خەزێنەی سلێمانی بۆی گیراوە لە جەریدەی زەورای ئەو سەردەمەیە ناوەکی بڵاو کراوەتەوە وەکو دز یعنی دزیان لە باو باپیرانەوە بۆ ماوەتەوە ئازانی ئارام ئەحمەد باشیە ئەمانە گیێنش ئەدزن گیێن و جاحسابی کەم لە ئێستاوە میلیان هێناوەتەوە جارێکی تر دوای شاناس کە گەرحۆیەکی تر بهێنن بۆ ئەم گێمە وازانن ئەگەر ئەم کچانی ئیبراهیم ئەحمەد ببنە خانمی یەکەمی عێراق ئیتر مهمن ئیتر شتن بۆ چونکە گرەی خۆ بە بچووکزانیان هەیە گرەی خۆ بە کەمزانینیان هەیە ئەمانە لەوە تێناگەن گدیش بچێتە بەغا هەر گدیشە باشە ئێوە هیچ نین بچنە هەر شتێک بەڕاستی چونکە بۆ لەبەروی ئێوە کۆمەڵی خەڵکی گرگنن گرگن دەڕاستی باشە بۆیە ئازیزان شەڕەژن بە جۆرێ دابەزی هاتە ناو چاخانەی شەعبیشەوە ئازیزان باشە لاهوری شێخجەنگی و گەشەی خێزانی ئەچنە چاخانەی شەعب نوێی ئەکەنەوە بە شەڕێکی جوان و مۆدێرن و ناوی لاهوری شێخجەنگیش ئەدەن لە چاخانەی شەعب هەر کە گەشەی ژنی لاهوری شێخجەنگی لەگەڵ لاهوری شێخجەنگیە چوونە چاخانەکە ئیتیتاحەکەیان کردەوە کچانی بنەی ئەحەڕەش گریان گرت باشە چۆنە بێ ژنەکەی لاهور بڕوار چاخانەی شەعب ئیتیتاحکاتەوە بۆ ئەو چیە و ئەلمەتە بوو بە شەڕەژن دیسان باشە ئێستا شاناز و ئەوان ئەیانەوێ ئەو شتە بسڕنەوە کە ناوی لاهوری لەسەرم بەڵام بە جۆرە دروست کراوە سڕینەوەی هەروە ئاسان نییە بۆ نمونە بۆتان بێنمەوە ساڵی هەفتاکان مەلا مستەفا منارەی مزگەوتی خانەقای سلێمانی دروست کردووە ڕەنگە کەمتان ئەوە بزانن وەکو مزگەوتێکی نەقشبەندی چونکە بنەماڵی بازانی نەقشین لەسەر سەری منارەکەی مزگەوتی خانەقای سلێمانی نووسراوە لەسەر ئەرکی مەلا مستەفای بازانی دروست کراوە باشە ئەمە بە جۆرێک لەسەری نووسراوە لەسەر با بڵێن منارەی مزگەوتی خانەقا ناتوانێت لاچێت یعنی ناسەڕێتەوە بەڕاستی یا بێ منارەکە بڕوخێنی بە تەواتی یا بشتێکی تر بکەیت بۆیە بەعەس ناچار بوو بۆ ئەوەی ناوی مەلا مستەفا لەسەر منارەکە لابا باش نییە بۆی نەهێڵێک کەس ببینێ و دیار نەبێ هەستا بە دەوری ناوی مەلا مستەفا و ئەوەیە بە خشت شاردیەوە یعنی دیوارێکی بۆ دروست کرد جامەگەر ئەمانیش لە چاخانەی شەعب دیوارێکی وا دروست کرد بۆیە ئازیزان من زۆترین ڕەخنەم ڕووی لە یەکێتیە چونکە کاری وا ناشرین ئەکەن کۆمەڵی هەتیومەتی و کۆمەڵێک ئافرەتی نازانم لەش فرۆش باشە دەموچاویان هێندە ناشرینە قسەکردنیان هێندە ناشرینە کردارن هێندە ناشرینە بوونەتە زمان حاڵی ئەم یەکێتیە بەڕاستی من بۆ خۆم تەریقە بمەوە باشە ئەمانەش هەمووی کۆمەڵی خەڵکی قارەمانن بەڵام لە پەشمەک تۆ سێری ئەم پەیجانەی ناو سۆشیال میدیاکە خۆشەویستان فەرماندە لایەنگرانی فەرماندەوە هاپەڵە بجێی لایەنگرانی فەرماندە نازانم لەشکرکی لایەنگری فەرماندە نازانم فڵانێکی فڵان ئەمانەش هەمووی فەرماندەی پۆبژیشن خۆشەویستان تەنیا و تەنیا بۆ مناڵی فەقیر و هەژار ئازا و قارەمانن نەشتی تر لە شەڕیشە ئەمانە دەرپێکیان پیسەکەن ئێستا کە من ئاگام لێیە پێشمەرگە هەیە لە ساڵی 1970 و 1970 پێشمەرگە یەکێتی بووە قارەمان ئێستا ئەمەندە گزگل بووە ئەوەندە ڕسوا بووە دائەنیشێ لە سەفا پۆڵۆی کوڕی شاڵاوی عەلی عەسکەری قسەی بووەکە
پۆڵۆ بەر بێتە خوارەوە کاکە باشە وەکو باوکمی بەکفر نەبێ باش نییە پۆڵۆ قسەی بووەکە باشە سندان لەو نانەبات سندان لەو موچە بدا بەڕاستی کە تۆ پێشمەرگەی ساڵی 1970 و 1970 ئێستا پۆڵۆ قسە بۆ بکات باشە کاکە شێخ ڕاسا ڕاستێ کرد کە ئەیوت قەت نەکەی ڕەفاقەتی تاقمی لووس ئەگەر ئەوە نەکەی قسەی وات پێ ئەڵێن نەیگرێ قاموس ئێستا بەداخەوە ئەمە ڕۆژگارەکەی ئێمەیە کاکەشە باشە تۆ ئێستا لە باشووری کوردستان و مەنتیقەی سلێمانیە بە تایبەتی بڕۆ دوکانێکی پاقرە فرۆشی دابنێ دوکانێکی شێرم فرۆشی دابنێ ئیلا ئەبێ شێخ ئەحمەدی نۆکان شەریک بێت باشە ئەمە لە کاتێکدا سەرەتا شێخ ئەحمەدی نۆکان پێشمەرگە بووە لە ئیدارەی گشتی یەکێتی دواتر تەرفیعی کردووە لەوەوە بووە بە شۆفێری ئەندازیارێک کە لەوێ ئیشی کردووە بەڵام ئێستا ملیار لێرە ئێستا ئەوێ شیعار ئەدا یەکێتی لەسەر ئەم هەموو پیاوە یەکی و ژنە یەکیە کە لە ناوێکێتی هەبووە باشە لەم ڕۆژانە گوێم لە قسەی شێخ ئەحمەدی نۆکانە بوو لە کەلارایی کرد باشە ئێستا بۆتان باسەکەم ئەو زەویە بەلەمە خاڵارە مەحموود تۆزی ئەوە بخۆ کاکواتە زەوە قوڵ گوشتە ساڵ بێ برای من یاخۆ عافێتی بێ باوکەکەی باوکم یاخۆ ڕۆڵە عافێتی بێت یاخۆ ڕۆڵە دوژمنی کوێر بۆ خاتی پێغەمبەر خاڵە ئارامی حاجی عەلی پێنجۆنی ئەو زەویەی کە شێخ ئەحمەدی نۆکان لە کەلارە قسەی تیاکان و کۆمەڵێ ماستاوچی و لەبلەبانی وەساون چەپڵی بۆ لێن وە پشتێنەیە کە بە چواردۆری کەلارە هەر هەمویان فرۆشتووە بە ساوس کوردستان بە نزیکەی 500 ملیۆن دۆلار پارەکەشی لە دووبەی وەرگیراوە باشە ئەگەر قسە نەکەیت و جوای بێنەی تۆ دڵت ئەتەقێ تۆ هەموو ئەم دۆری کەلارە فرۆشتووە شێخ ئەحمەدی نۆکان بە نزیکەی کاڵێن 500 ملیۆن دۆلار واتە 470 شتێکە کە بەڵگەکەی لە بەردەستایە باش نییە لە دووبەیش پارەکەیان وەرگرتووە کەچی ئەڵێ کارەبا نییە وەزیرەکەی پارتیە ئاو نییە وەزیرەکەی پارتیە نان نییە وەزیرەکەی پارتیە کەسێکی ڕاست نابێتەوە لەو هەموو گەلحۆیە بڵێ ئەی جێگرەکانیان چێن زەحمە نەبێ بەگە جێگرەکان یەکێتی نین وەزیری کارەبا جێگرەکەی یەکێتیە قوبا تاڵەبانی جێگرەکەی جێگری مەسعود بازانیە شێخ جعفەر جێگری نێچیرەڤان بازانی سەرۆکی هەرێمی کوردستانە وەزیری کارەبا جێگرەکەی یەکێتیەوە کەوتم هەموو وەزارەتەکان جێگرەکانیان یەکێتیە باشە ئەوانەی پارتی ئیشەکەن بۆ خۆیان و حیزبەکەیان بۆ خەڵکیشی ئەکەن زەحمە نەبێ ئێوە بۆچی نایکرد ئێوە ئیشتان چییە زەحمە نەبێ کاک قوبا تاڵەبانی بڕدەم دەتۆیە تۆ جێگری مەسعود بازانی بۆچی ڕێگە ئەدەی پارتی ئەو هەموو کارە بکە بەڵام بۆ ناوچەی سلێمانی نەکە بۆ کەلار و کفری و گەرمێنی نەکە باشە بۆ سەفەری ئیستیقالۆنەیە ئەگەر پارتی ئەو نەبێ قیمەتە دوو لە ڕووی جەماعەت کە گوێتان لێمە ئەگەر ئاوا جیاوازیەکە لە بینی منتیقەی سلێمانی و منتیقەی هەولێر و ئەوانە بۆچی ئەو لەگە پارتیا شەریکایەتیکردن بۆچی کاکە پاڤێڵ سەفەری وازە نەهێنا تۆ نزیکەی 10 ساڵە بێت تۆ جێگری مەسعود بازانیت ئەگەر جەوەکە بەدڵ نییە باشە بۆچی زەحمە نەبێ لە پارتی دوور ناکەویتەوە بۆچی تۆ جێگرایەتی هینەکەی مەسعود بازانیەکەی بۆچی سەفەرە پەنجە ناکەی بە چاویا بڵێ مەسعود بازانی تۆ ئەچی ئەماکەی بۆ هەولێر بۆ بادینان بۆ ئەمە بۆچی بۆ سلێمانی ناکەی بۆ کەلاری ناکەی بۆ نازانم قەڵاز جۆرانی ناکەی با من دیفاع لێ بکەم با من پشتیوانی بکەم زەحمە نەبێ ئەگەر ڕاستەکە باشە هەر ئەو 500 ملیۆن دۆلارە کە تەنها لەو چوارچێوەی کەلارە یاوتانە بە ساوس کوردستان باشە بڕۆ بین دابەشیکەن بەسەر خەڵکە بزانن ئەتوان چی دروستکەن بزانن ناتوان جارێ قیری دەربەری خان و کەلار و نازان سلێمانی هەموو ئەمانەی پێتەواوکەن ئەی بۆ هەر پارەکانە خەڵکی جیفانی خۆتان زەحمە نەبێ هەر بەشێکی کەمی بۆ ناوچێ سەرفکەن هینی مەرزەکان ئەو مقاچاقچێتیە داهاتی ناوخۆ بۆچی سەرفی ناکەن بۆ خەڵکاکە باش سەری پارتی بە گۆڕی بابی باش نییە با هیچ نەکا بۆ دەڤەری سلێمانی ئێوە بۆچی خۆتان نیکە تۆ هەر ئەیدزی لەگەڵ پارتی شەریکیت تاوانی خەڵک چیە کاکە ئێمە بۆچی باجەکەی بتێن بەڕاستی ئەگەر تۆزی ئابڕوتان هەیە ئەگەر تۆزی شەرەفتان هەیە باشە قسەکانتان ڕاستە بۆچی ڕازی دەبن بە شەراکەتی پارتی و بنەماڵی بازانی بەس پام لەوە تێ بکەم بۆچی ئەبنە جێگری مەسرور و نێچیرەوان بازانی و ئەم وەزیر و ئەو گزیر لە هەولێر و لە نازانشی ئەلەم بابەتانە بۆچی ئەبنە مەسینە هەڵگری پارتی و بنەماڵی بازانی بۆ لە نەو تا ئێوە شەریکن بۆ لە هەموو شتێکا ئێوە شەریکن باشە بۆچی لە سەرۆکی هەرێمەوە تا سەرۆکی حکوومەت بە هەموو وەزارەتەکانەوە ئێوە لەگەڵدا شەریکن زەحمە نەبێ بۆچی دوای هەڵبژاردنەکان شێخ ئەحمەدی نۆکانەکان پاوڵ و قوبادەکان فلان و فیسارەکان هەڵقون ئەچنە بارەکەی بازانی ئەویش ئاوا بە پێوە وەستا بوو بینیم هەمووتان بینتان ئاوا بە پێوە ئاوا وەستا بوو نەئەجوڵایە ئاوا مەسەل ئاوا وەستا بوو یەکەیەکە پاوڵ و قوباد و ئەوان ئەچون بۆ لای
تۆقییان لەگەڵا کە ئیش ئاوا وەستا بوو چرکەی لێوە ناهات وەکو پەیکەر و مەسعود بازانی وەستا بوو باش نییە تۆقی لەگەڵا کرد بۆچی زەحمەت نەبێ ڤیدۆکەتان نەبینەوە من نەمان بینیوە ها تو شەرەفتان ئەگەر من وا بکەم بۆ پارتیا بۆ مەسعود بازانی ئاوا بڕۆم بۆ لەو بە ناموسم دوور لەڕووی هەر بەجەست شت مەکەن لە سۆشیال میدیایە هەر بەجەست بەڕاستی باش نییە کەچی ئێوە یەن لە کاتی هەڵبژاردنەکانە ئەم هەموو درۆیە ئەکەن بۆی چوار کەسی ئەحمەق هەڵخڕێنن دوای ئێشتنەوە بۆ بارەکەی بازانی کاکە باشی دانکەم بڵاو بۆ لە تەلیگرامەکەمە کە برای محمد چۆن باسی مەسعود بازانیەکە بە ناموسم من تەریقەمەوە کە مەسعود لە بەنای دانیشتووە ئەمە کاک مەسعود بازانیە کوڕی مەلا مستەفای بارزانە بنە ماڵە شۆڕ جێڕن بنە ماڵە ئەمن ئەوەن ئەگەر وایە ئەی هاوار ئێوە ئەم هەموو ساڵە بۆ شەرتە لەگەڵ ئەم بنە ماڵی بازانیا کرد ها ئەمە وەکو ئەوەی هینی لاتۆ خۆشەویستان ئەوەی کاک مستەفا هین ئەمەی کەشکۆڵ باش نییە وەساعەلی هەسا مانگایەکی پێ بوو مانگایەکی بردبوو کیلۆیە گۆشی پێوە نەبوو باشە بردی بۆ مەیدانی حیوانات بۆ فرۆشتن باش نییە اینجا زەلای هات تاریفی بۆ کرد عەفو وەساعەلی تاریفەکەی بۆ کرد بۆ کابرای مانگا فرۆش باش نییە ئەیوە ئەم مانگایە هەموو ساڵێ ئەوەندە نازانم ئەزێ و شیرەکەی ئاوایە و نازانم چەنە شیر ئەیە و گۆشتەکەی ئەمەیە وا تاریفی کرد کابرای خاوەن مانگاوتی بە قوربانە بەگە ئەم مانگایە ئاوایە چا بۆچی بیفرۆشم باخۆم بێمە بۆ ماڵەوە یعنی کابرای خاوەنەکەشی چاواشە کرد بەڕاستی ئەی باشە ئێوە بۆچی لە دواییە ئاوا ئەچنەوە ئەبنەوە بە خزمەتی پارتی و بنەماڵەی بازانی بۆشی ئێوە هەمیشە بە چۆکارن بۆ بنەماڵەی بازانی ئەوە ئەو نمونەی مانگایان بۆی هێنایە ئەگەر بنەماڵەی بازانی ئەمەندە بشەریفن و ئەوە شۆڕ جێڕن و ئەوە قارەمان و ئەمن و ئەوەن ئەرێ برای مەحمەد ئەرێ جەلا تاڵەبانی ئەرێ پاڤڵ و قوبات ئێوە بۆچی نزیکەی 6 ساڵە ئەم شەڕە بە مناڵە فەقیرەکانەکەن بەس با من تێ بکەم ئێوە وەکویشێتی کەی توانیوتانە سیاسەتێکی حەکیمانەتان هەبێ و یەکێتی بکەنێ هێزی یەکەم لە هەرێمی کوردستانە تا بەربەرەکانی پارتی و بنەماڵەی بازانی کە ئەمە بە جۆرێک پارتی و بنەماڵەی بازانی مەجبور بن کە ئێوان بشوێن ئێوە ڕاکەن نەک ئێوە بشوێن ئەوانە ڕاکەن باشە دەیان ساڵە خوا شاهیدە ئێوە شاهیدن ئەزان عزیزانی ئەحمەد کە ئارام ئەحمەد ئەم ئارام ئەحمەدە زۆر خەڵکی تر بە هەموو تۆڕە جێتی پارتی و بنەماڵەی بازانیەکەن کەچی ئێوە دوجار ئەچنەوە بە چۆکایەنەوە بۆ پارتی و بنەماڵەی بازانی باشە یەکێتی ڕێک ئەڵێ مەکتەبەکەی میستەرە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئێستا ئەمێکێتیە ڕێک ئەڵێ مەکتەبەکەی میستەرە باشە پاڤێڵ ئەڵێ ئەمڕۆ تۆ سەرۆکی سەرکردایەتی بەیانیان تۆ سەرۆکی سەرکردایەتی تۆ ئەمە بکە تۆ ئەوە بکە باش نییە تاو اینجا لە هەمووی ناخۆشن ئازیزان هەرچی لەش فرۆشە هێناویانە بۆ بانگەشە باشی ئەمە کارەساتە کاکە من حتى ئەگەر بۆ نمونە ئارام ئەحمەدێک دڵی نەرم بێت باش نییە بڵێ لە بەرامبەر پارتیا دیفاع لە یەکێتی کەم یا قسەی لەسەر نەکەم بەڕاستی بەڵام کاتی ئەم هەموو لەش فرۆشە ئەبینم بانگەشە بۆ یەکێتیەکە بەخوا لە ڕوونای دیفاعتان دەکەم یەکێتی بەڕاستی بەیەکوشە لە ڕوونای ڕاستی کاکە چونکە ئەگەر بڵێم یەکێتی باشە ئەکەومە ڕیزی ئەو لەش فرۆشانەوە کاکە گیان تۆ هەر کاتێ توانیت چوار ژنی محتەرەم چوار ئینسانی شەرافەتمەند چوار پیاوی خوێنەوار چوار ئینسانی عاقڵمەند و خاوەن مەعریفە باشە چوار ژنی ئەوەی کە شەو بۆتان ڕوود نەبێتەوە باش نییە ژنی سەرکۆش نەبێت والله باوكم اتواني انسان دفاع اشتان دياب كذا بنام بالكم ولا اشتغل راسي كاك بلام ناتواني انسان لقل امانه ريبكا من كاتيك بمعنى علم لش فروش حرمت ما يبول لش فروشي اصلي خوش ويسان رزم هي بول لش فروش كان كقرباني نظامي سرمایه‌دارین و لبناي بارو نانا لش اخوان فروشن امانه نكر لش فروشن شرف فروشن ابرو فروشن كساتي فروشن بنمال فروشن كسوكار فروشن ميد فروشن جن فروشن اخلاقي سياسي وكومالاتي واجتماعي وديني هم مشتكيان فروش تو راسي كاكا بافلو كاقوبات من شلون بلميشتي باشا تو امانه اسنو نريتون كاكا شلون للروم بي بيجيكو ارام احمد بلميشتي باشا ناكري براسي كاكا ناكري كاكا من باسي غازه كم كل خوشويسان باشا دوباري ناكم ولا حقته تنها ايلموكا غازك هي ايونيه غازاتك هي ايوه براسي او غازاتي كلا منطقي سمن برتاناوتو همومان لبوغنيا خنكاوين كاكا باشا ايوه بس بو ايما غازاتك ايوه دفر استماني ويران كدو ببوني بيسي ايوه كاكا غازي ايوه نيه غازي اون اجتماعيه نوتي اون اجتماعيه هموش هيني اون اجتماعيه اما مرشي همو خرجي كردستانه باش نییە مرشی هیچ حیزب دەسەڵ تاقیمەی نییە نەهی بنەماڵەی بازانیە نەهی ئێوەیە نەهی هیچ کەسی نییە هی کۆی کۆمەڵگای ئێمەیە کە کوردە بەڕاستی باش نییە
عیبە هەندێک قسە هەیە نابێتە بانگەشە بەڕاستی ئەبێتە هین خواردن کاکە ئەبێ هەندێک شتەیە کە ئێڵێن ئەبێ وەکو فلان پیربان کە پێ بکە قسەی وایە ئەوەی خوارد ئەبێ بڵێت خاتر ئەوە خوارد وای پێ بڵێ بەڕاستی کاکە باش نییە کابرایەکەیە بە ناوی جەمالی حاجی ڕەشی خۆشەویستان تەبەیەتی خۆ هیچ ناکە بۆ منتیقی سلێمانی و کەلار و کفیوان بابەتانە ئەم کابرای هەستاوە نەخۆشخانەیەکی شێرپەنجەی کردوێتەوە لە سلێمانی باش نییە چەند ساڵە کردوێتیەوە بەشی نەشتەرگەریەکەی 5 ساڵە ناهێڵن ئەو بەشی بکرێتەوە کە نەشتەرگەریتی ئاکرێت بۆ ئەوانەی کە تووشی شێرپەنجە بوون بۆ چونکە لە دەرەوە لە خەسەخانەکەی خۆیان ئەوانەی کە سەر بەیەکێتی ئەوانن هەموو نەشتەرگەریەکەی نزیک بە 10 ملیۆن دینار ئەکرێت باش نییە ئەم بە هەرزان و مناسب ئەیکە ناهێڵن تازە خەریکە ئەو بەشش کاتەوە بۆی خەڵک بڕوا لەوێ ئینکە ئەملیاتەکە بکا بەڕاستی عەزیزی من یەکێتی تۆ وەکو خۆت نایکەیتەوە کابرایەک گێت ئێوە خزمەتێ بکات تۆ بۆ ڕێگەی لێگری نایڵی ئەو شتە بکا کاک بەسێکە اینجا کاکی جان تەنانەت ڕێگەری ئەکەن لە دەوڵەمەندێکی هەژا شەریفیش کە بتوانێت کارێ بکات باش نییە لە هەولێرە یا لە بادنانە خەڵک گەڕێ ژەنڕاڵ بارزانی ژەنڕاڵە تووشی باە نازانم بابەتانە باش نییە بەڵام لە سلێمانیە دەیان ژەنڕاڵی تێدایە ئازانی ئارام محەممەد ئێستا لەتیفە بەنداو دەست ناتوانێت بەسەر فەرشی سوورا بڕوا ئەوە لا ئەیە کاکە باش نییە ئەڵێ گوێلەکە گوێلک کەچی ئەڵێن ژەنڕاڵ لەتیف باش نییە من ئێستا خۆشەویستان بڕواتان هەبێ ئێستا من کێشەم هەیە لەگەڵ ڕخنەیە خۆشەویستان چونکە بۆ تۆ کە ڕخنە ئەگریت کە خۆ بە پیاوەزانی یا خۆ بەشنیشی باوەنیە بخاوەن هێزەسانی ئەبێ بزانین کە تۆ ڕخنە لە کێری کاکە هەموو کەسەیەک شایانی ڕخنە لێگرتن نییە سەردەمانی بۆ ئێمە ڕخنەمان لە جەلا تەڵەبانی گرتووە لە نەوشەم سەفامان گرتووە باش نییە لە کۆمەڵی پیاومان گرتووە کاکە جێن ئەمانە هەمویان شت بوون بەدەر لە هەموو ڕخنەکانمان لێن بەڵام ئەمانە کۆمەڵی خەڵکن مێژوێکیان هەبووە بەڕاستی باش نییە کورە مەسعود بازانی نازانم فڵان و فیسارەکان ڕخنەمان لەمانە گرتووە کاکە ئێستا کۆمەڵی خەڵک هەن لەناو ئەم یەکێتیەیە کە بوون بە زمان حاڵی یەکێتی من خۆم پێم شەرمە ناوێن بەڕم بەڕاستی پێم شەرمە هەر ئەڵێم واتە ڕخنە بێنم لە ڕاستی ڕخنە لە کێ بگری لە کێ کاکە ئەو کەسانە کە ئەمڕۆ زمان حاڵی یەکێتین شایانی ئەوەنین تۆ شەقیشیان تێ هەڵبێیت دەموچاویان شایانی ئەوەنێ تۆ تفیان دەکەی کاکە چونکە ئەگەر تفی پیرۆز باش نییە تەبەن لە چاو ئەوانەیە تفی ئارام محەممەد پیرۆزە من ئامادە نیم تفی پیرۆزی خۆم بکەمە ڕوخساری ئەوانەی کە ئەمڕۆ زمان حاڵی یەکێتین و بانگەشە بۆ یەکێتیەکەن بەڕاستی حیفە ئەو تفە جوانەی ئارام محەممەد بچێتە ڕوخساری بۆ گەن و پیسی ئەم خائین و خۆفرۆشانەوە ئەمە واقعەکە باش نییە هەمووتان ئەبێەوە بزانن ئازیزانی ئارام محەممەد لە دوای نازیەکانەوە باش نییە بە حیزبی بەعەس دڵترین نازی بووە لە مێژووی مرۆڤایەتیە ئەوەی کە لەژێر سای بەعسا نەژیابێ بەڕاستی نازانێت بەعەس چی بووە بەڵام سلێمانی سەری بۆ ئەو نازێتی بەعس دەڵێنەوەند بەڵام ئێستا ئەم شارە وشت بووە باشە وە کۆمەڵێک سۆزانی ڕمبازێنی تیاکات باش نییە سلێمانی ئازیزانی ئارام محەممەد گردی شەهیدانی هەیە ئەم گردی شەهیدانە گۆڕستانێک شەهیدیەکیتی تێدایە کەچی ئێستا کۆمەڵێ ژنی لەشفرۆشی دەمبادەری چەناکە درێژی ناشیرینی لەشفرۆشی تایە کە شەوانە لەگەڵ ئەبێ بە سەعاتی 9 شەرابی سوور ئەخۆنەوە دا خۆیان ڕوتەکەنەوە ئاڵۆشی ناوگەڵی مەسئولە بۆگەنەکان بۆ خۆیان دا ئەمرچێنەوە هەتاوەکو بەیانیش خۆیان شۆن خۆیانە گۆڕن بەڕێزان دەنگمان بنێ چیما بابە ئەم شۆ هیلاک بۆ دەنگی بنێ تو وجدانتان ئازیزان ئەمە وڵاتی ئێمە هەمانە کاکە توژێتان ئەمە حاڵی ئێمەیتیان بۆیە لە کۆتایی قسەکان بە هەموو لایەتان ئەڵێم ئازیزان بەشداری ئەم هەڵبژاردنە مەکەن باش نییە بەشداری مەکەن بە هیچ جۆرێ مەڕۆن کاکی چی بەشداری ناکەم و تەواو لە ماڵەوە بۆ خۆم دائانیشم ناشمە سەر دەنگنیان بە هیچ کەسێک تەواو کۆتایی پێهێنم ئەو قسە قۆڕش مەکەن دانیشن خەڵکی دەنگمان بنێ لە بەغا و کوردایەتیەکەین و ئەوە ڕۆی ئەو سەردەمانە شەڕم ئەکرد لەگەڵ نۆشوام سەفایە نۆشوام سەفا تەلەفۆنی کردبوو وتبی لە بەرامبەر بەحسیەکە هین سونەکانە دەنگ بن بە مام جەلال بۆ سەرۆ کۆماری ئای چیم لەو کاتە بە نۆشوام سەفا نەکرد کە لە گردەکە بۆ سەردەمانن باش نییە هەموو هەشپەپولەکەی بانک جاکەتە حاکم شەرەفی ئەوانە ناوم نابن هەشپەپولەکە کە لە بەغابوون دەنگیان بە جەلال تاڵەبانیە لەسەر داوای نۆشوام سەفا بۆی بێ بە سەرۆ کۆمار هەرچێک بەدەممە هەبە نۆشوام سەفا بۆ گۆڕان و بۆ هەشپەپولەیە مت خۆشەویستە
لەو سەردەمانەیە وتم بۆچی کاریوەتان کردووە وتم من دەنگ کۆکەمەوە بیان بە هەشت بە پولەکەی گۆڕان بڕوا دەنگ با بژێ تاڵبانی بۆ سەر کۆمار ها سێقار بە ناوی دوژمنی وەهمیەوە دوژمنی وەهمی نییە تا ئێوە لەگەڵ بەغا شەریکە دزن لە سێمانیشە ئێوە شەریکە دزن کورت و کەرمانچی لەبەرەوە خۆشەویستە چاوەڕوان بن کۆمەڵێک لایڤی زۆر باشم ئامادەیە و ئەم شەو ئەو پەیامەم بۆ هەمووتان بوو دووبارە سەدبارە یەکەمەوە داوا لە هەموو خزم کەس و کار دۆست ناسراو ئەحباب هەموو ئازیز و خۆشەویستان هەموو ئەو ئینسانە شەریفانی کە لە کۆمەلگای باشوورا هەن لە ڕۆژی دەنگدانە ئەگەر بکرێ ئەگەر بکرێ هەڵبژاردنەکە چونکە تاوەکو ئێستایش من دڵنیا نیم کە هەڵبژاردنەکە بکرێ با باش بیزانن تەسەورەکەم دوا بخرێ بۆ ناوەڕاستی ساڵی 2026 من وای بیرەکەمەوە لە حقەتە جایتر چاوەڕوان نەبین ئەگەر کرا ئەوە بە هیچ جۆرە بەشداری تیامەکەن 2000 و نازانم چەندیش کرا دیسان ئەو کاتە قسەی دەکەینەوە هەر بەشداری تێدا ناکەین منی تر کاتان ناگرم ئازیزان هەتا وەکو چەند ڕۆژی ئایندە بە کۆمەڵی بابەتی ترەوە دێمەوە خزمەتان خۆشەویستیم بۆتان هەیە حورمەتم بۆتان هەیە هیوادارم کە ئاسوودە بن هیوادارم پەنجە بکەن بە نازانم چییە نەیکرد بە مەرەکەبا بۆ پارتیویچێتی و ئەم حیزب توڕە هاتانەی لەسەر ساحەی باشووری کوردستانە هەن خواتان لەگەڵ خۆشەویستانی بن بەخێرچن سەر چاوان بەخێرچن دەی باوکم